پێهاتەوەری دووەمان تایبەتە بە میوانداریکردنی چەند یاریزانێکی کاراتی خوڕماڵ کە لە وڵاتی مالیزیا لە نێوان 32 وڵاتدا پلەکانی دووەم و سێەم و تەناندا زەمێکمیشیان تێ ڕێزکە بەدەستیان هێناوە بۆیە راپۆرتێکمان هەیە لەسەر هاتنەوەیان کە دوێنێ گەشتنەوە ناو شارۆچکەی خوڕماڵ و لەدان بەشێک لە هاوڵاتیانەوە پێشوازیان لێکرا پێکۆبینی راپۆرتەکە دەبین و دوای دەچینە لای یاریزانەکان و ڕاهێنەرەکەیان. ئەمانە یاریزانانی کاراتی ناحەی خوڕماڵن. لە پاڵاوانێتی کیشوەری ئاسیا پلەی دووەمیان بەدەستهێناوە و لە مەراسیمێکدا بەخێراتنەوەیان کرا. ئەم یاریزانانە یاریزانی هەڵبژاردەی عێراقن. لە زاری خۆیانەوە یاریزانەکان باز لە چۆنێتی بەڕێوەچوونی پاڵاوانێتیەکە و ئەنجامەکانیان دەکەن. وەکو تیمی کاتا توانیمان جەمدانی چەند یاری قورس پلەی دووەمە دەست بێنین کە بەرکابەری گەڵ یاباندام ئەرگابەری قورس و بە جیاوازی چەند خاڵێکی چەند خاڵێک توانیمان پلەی دووەمە دەست بێنین و یابانیش پلەی یەکەم بەدەست بێنێت. توانم پاڵاوانەکە بەشدارم بە بەدەستهێنانی پلەی سێم لە فەردیە و پلەی دووەم لە تیمیە. لێرۆ زۆر سپاسی ڕاهێنەرەکانمان دەکەین مامۆستا سۆران و مامۆستا ڕابەر و مامۆستاریش و هەموو یاریزانەکان کاوکاری تەواوی ئێمەن ئەگەرەوانە بن ئێمە ناتوانێت ئەنجامانە بەدەست بێنین. توانیمە پلەی دووەم بەدەست بێنم لە بتوڵەی مالیزیا کە لە وڵاتی مالیزیا ئەنجامدرا. سوپاس بەخوا توانیم پلەی دووەم بەدەست بێنم و زۆر سپاسی ڕاهێنەرەکان مەکەم مامۆستا ڕابەر مامۆستا سۆران و زۆر سپاسی مامۆستایانی خوێندنگە مەکەم کە توانیویانە هاوکار من لەگەڵما. پاڵاوانەتی کیشوەری ئاسیا بۆ یەکەم جارە وڵاتی عێراق بەشداری تێدا دەکات و تیمی کاتای خوڕماڵ کە بۆ هەڵبژاردەی عێراق یاری دەکەن دوای بردنەوەیان لە وڵاتی کۆریا پلەی دووەم بەدەست دێنن. پاڵاوانێتێکە 32 وڵات و 500 یاریزان بەشداریان تێدا کرد. بۆ یەکەم جارەکە لە ئاسیا عێراق بەشداریەکە خوڕماڵ وەکو تیمی کاتا بەشداری پاڵاوانێتیەکەی کرد وەکو عێراق نوێنەرایەتی عێراقی کرد. توانیمان دوای ڕکابەرەتێکی زۆر بە بەشداریکردنی 32 وڵات بە بەشداریکردنی 500 یاریزان کە بەشدار بوو لەم پاڵاوانێتیە تیمی کاتای خوڕماڵ کە بۆ عێراق یاریان کرد وەکو تیمی هەڵبژاردەی عێراق بوو توانیان پلەی دووەمی پاڵاوانێتیەکە بەدەست بێنن بۆ یەکەم جارە لە مێژووی عێراقا کە لە ساڵی نەوەکانەوە بتوانێت بەشداری پاڵاوانێتی وا بکەوە ئەنجامیش بێنە بۆ عێراق. تیپی کاراتی خوڕماڵ لە ساڵی 1993 دامەزراوە و زیاتر لە 150 یاریزانی کاراتی هەیە. بەشداری چەندین پاڵاوانێتی لە ناو دەرەوەی وڵات کردووە و ئەنجامی باش و سەرکەوتنی پلەکانی یەکەم تا سێمی لە پاڵاوانێتیەکان بەدەستهێناوە. ئەماش سەرڕای نەبوونی وەڵ و کێشە و گرفت و پێداویستی دیکە بەڵام لە بەدەستهێنانی ئەنجامی باش و دڵخۆشکار بەردەوامن. سامان فەتاح تایبەت بە پەیامی ڕۆژ ناحەی خوڕماڵ.